لە قاهیرەی پایتەختەوە لەگەڵتانین. I would like to welcome all of you, our friends, our colleagues, our guests. The 7th annual meeting that is being held for the first time in Cairo. To start planning for the next year. 66 CEO female groups represented in the لە کەناری ڕووباری نیل و هەڕەمەکان شارستانیەتی کۆنی وڵاتی میسر لە قاهیرەی پایتەختەوە لەگەڵتانین لە حوتەمین کۆنگرەی چارەسەری نەخۆشیەکانی گورچیلە و میزەڵان و پرۆستات و چارەسەری گرەی گورچیلە و شێرپەنجەی گورچیلە بە نازوور لاپرۆسکۆپ و جیهازی ڕۆبۆت. لەم کۆنگرەیەدا شارەزایانی وردی ئەم بوارە هەڵدەسن بە پێشکەشکردنی دواترین توێژینەوەکانیان لەسەر نەشتەرگەری گورچیلە بە لاپرۆسکۆپ و بە ڕۆبۆت و هەروەها لەم کۆنفرانسەتا چەندین نەشتەرگەری ڕاستەخۆ پێشکەش دەکرێت. لە پاڵ بەشداریکردنمان لەم کۆنفرانسە و بەشداریکردنمان لە چەندین وەرکشۆپی گرنگ و ڕاهێنانی گرنگ لە بواری نەشتەرگەری بە لاپرۆسکۆپ و بە ڕۆبۆت وەکو نوێنەرایەتی لە کوردستانەوە بەشدارین لە پێشکەشکردنی دوو توێژینەوە کە خۆی بینێتەوە لە دوو خاتون کە لە ماوەکانی ڕابردوودا چارەسەرمان بۆ کردوون بە لاپرۆسکۆپ. یەکێکیان لە هەمان کاتە هەردوو گوچیلەیمان بە ئامێری لاپرۆسکۆپ بۆ لابردوو پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر نەشتەرگەریەکەی سوپاس بەخوای گەورە تەندروستی جێگیرە و کەیسەکەی تریشمان خاتونێکە کە کیسێکی گەورەی هەبوو لەسەر گوچیلەکەی بە قەبارەی 7 سانتیم بەهۆی جۆرێکی تایبەت لە کرم. لە هەمان کات چارەسەرمان بۆ کرد بە ئامێری لاپرۆسکۆپ. ئێمە ئەم دوو توێژینەوەیە لە شێوەی پۆستەر پریزنتیشن لەم کۆنفرانسەیە پێشکەش دەکەین. لەگەڵمان بن. First, we punctured the cyst. We aspirated more than 1,000 of fluid, and then after we reconcentrated with 1,000 with the same amount of hypertonic saline, and we opened the cyst through the electrocautery, and we aspirated all the daughter cysts, and as we can see, there is thick wall, cystic lesion, and these are the daughter cysts aspirated through the sucker and huge cavity. And then, sorry for the video switch. These are daughter cysts, and we decorticated post-operatively. The patient is doing well, and 6 months past the operation, she has no signs of disease. سمارت وەرچەرخانە